دوای بڕیاری دەست لە کارکێشانەوەی عادل عەبدولمەهدی سەرۆکی ئەنجومەنی وەزیرانی عێراق خۆپیشاندەرانی بەغدا کاردانەوەیان نیشاندا و خۆشحاڵیان دەربڕی بۆ وەرگرتنی زانیاری لەسەر دۆخی بەغدا. دوای بڕیارەکە بە تەلەفۆن ئەنوەر سەباح نێردراوی پەیام لە بەغداوە لەگەڵمان دەبێت. کاگە ئەنوەر سڵاوت لێبێ وەم کاتت باش. کاگە ئەنوەر سڵاوت لێبێ گوێبیستی دەنگی منی؟ سڵاو کاک زانم کاتت باش بەڵێ گوێبیستی دەنگم. زۆر سپاس. بەپێی ئەو زانیاریانەی کە لەبەردەستە ئێوە وەک نێردراوی تایبەتی کەناڵی ئاسمانی پەیام، ڕەوشی ئەمنی بەغدای پایتەخت چۆنە دوای بڕیارەکەی سەرۆک وەزیرانی عێراق بە ڕازیبوون بە دەست لە کارکێشانەوە و ناردنی نامەی دەست لە کارکێشانەوەی بۆ ئەنجومەنی نوێنەرانی عێراق؟ بەڵێ کاک زانە سڵاو لە بەڕێزت و سڵاو لە بینەرانی کەناڵی ئاسمانی پەیام. شۆڕشی ئۆکتۆبەر تا گەیشتە ئێرە زۆر هەوڵی دا بۆ ئەوەی کە بتوانێت داخوازەکانی جێبەجێ بکرێت لەلایەن حکوومەتی عێراقیەوە. دیارە تاکە داخوازیەکیان کە ئەویش دەست لە کارکێشانەوەی سەرۆک وەزیرانە، ئەویش تا ئێستا کە سەرۆک وەزیران کە بڕیاری داوە دەست لە کارکێشانەوەکەی پێشکەشی بە پەرلەمانی عێراق بکە، تا ئێستا کە خۆ پەرلەمان کۆنە بتۆ یاخود با بڵێن داواکاریەکەی قبول نەکراوە، بەڵام هەموو پێشبینەکان ئەوەیە کە داواکاریەکەی قبول دەکرێت و سەرۆک وەزیرانیش دەست لەکار دەکێشێتەوە و بارودۆخی ئەمنی بەغدا لە ئێستادا بارودۆخێکی ئاساییە، بەڵام خۆپیشاندان بەردەوام و خۆشی دەربڕین لەلایەن خۆپیشاندەرانەوە بەردەوامە. کاک زانە ئەوەی کە لە ئۆکتۆبەر دەستی پێکرد، ئەو شۆڕشی ئۆکتۆبەر بۆ نان و بۆ ئازادی و بۆ چۆن دەڵێ لەناوبردننی گەندەڵی و گەندەڵکاران بوو، بەڵام بەداخەوە لە حکوومەتەکەی عەلاوی و جعفەری و مالکی و هەروەها عەبادی و تەنانەت عادل عەبدولمەهدیش هیچ یەکێک لەو حکوومەتانان نەبوونەتە جێگای داخوازی خەڵک. بۆیە خەڵک ئێستا ڕژاوەتە سەر شەقامەکان و ئەوەی لە دوو ڕۆژی ڕابردوو لە ناسریە و لە نزەفیش کە خەڵک بینی چۆن بە چ شێوەیەک خۆپیشاندەران دەکوژرێن و هیچ گوێ نادەنا خوێن و ژیانی خەڵک. بەڕاستی ئەمە وای کردووە کە خەڵک لە بەغدا ئەو پەڕی بێزاری خۆی دەربڕێ لە شارەکانی تری باشووری عێراق ئەو پەڕی بێزاری خۆیان دەربڕن. بێزاری خەڵک تەنها لە نەبوونی گەندەڵ و گەندەڵکاران نییە، لە هۆکارێکی ترە کە ئەویژەکە دەزۆردانی دەرەچیە لە ناوخۆی عێراق و پێیان وایە کە سیاسەکانی عێراق خۆیان نین حکومی عێراق دەکەن، بەڵکو وەکو ڕۆبۆتێک دەیانجوڵێنن. زۆر باشە. کاگە ئەنوەر بە بڕوای ئێوە وەک ئەوەی کە لە نزیکەوە ئاگاداری داخوازی خۆپیشاندەرانیان ڕەوشی ئەمنی ناو شاری بەغدان، خەروەک و خۆت ئاماژەت پێدا عادل عەبدولمەهدی لە ساڵانی ڕابردوودا ڕەمزی گەندەڵی و سەرکوتکردنی هاوڵاتیانی عێراقی نەبووە. ڕاستە لە کابینەکەی ئەودا کە کەمتر لە ساڵێک بەردەوام بووە خۆپیشاندەر لە سەردەمی ئەودا کوژراوە، بەڵام دەبینین کە سەرانی پارتە سیاسیەکانی عێراق، ئەوانەی کە عێراقیان بەم دۆخە بردووە، ئەوانەی کە سەر و ماڵی هاوڵاتیانی عێراقیان بردوتە دەرەوە، پارەی وڵاتیان سپی کردوتەوە لە دەرەوە، ئەوانە نەدراونەتە دادگا و هیچ کامێکیشان دەستیان لە کار نەکێشاوەتەوە. ئەوەندەی ئاگاداربی جارێکی دیکە هاوڵاتیانی عێراقی ڕێگە دەدەن ئەو ڕەمزە سیاسیە ناشرینانەی کە لە ماوەی ساڵانی ڕابردوو عێراقیان بەم ڕۆگەیان بێنەوە سەر حکم دوای عادل عەبدولمەهدی. ئەگەر گوێ لە داواکاری خەڵکی عێراق ڕابگیرێت بە هیچ جۆرێک، ئەوانەی کە لە سەرەتای ڕوخانی ڕژێمی سەدامەوە چ لە ئەوانەی لە ئەنجومەنی حکم بن و چ ئەوانەی کە وەکو ئاماژەم پێکرد لە عەلاوی و جعفەری و مالکی و هەروەها عەبادی و تەنانەت عادل عەبدولمەهدیش و تەنانەت ئەو سیاسیانەی کە ئێستا کە عێراق بەڕێوە دەبن، هیچ یەکێک لە خۆپیشاندەرانی عێراق و خەڵکی عێراق ڕازی نین بەوانەکە بێنەوە حکومڕانی عێراق بکەن، مەگەر ئەوانەی کە سوودیان بینیوە لەم دەسەڵاتانە. بەڕاستی کاکزانە ئەگەر بێ ئێستا کە سویدی بارودۆخی بە بەغدا و پارێزەکانی تری عێراق بکەیت لە دوای ڕوخانی ڕژێمی سەدام حوسێن، نەک تەنانەت هیچی بۆ نەکراوە، بەڵکو جێردرێتەوە بۆ تواوەش، یعنی بەرەو وێرانە چووە، هیچ خەدەماتێکی نەکارەبا نە ئاو نە تەندروستی هیچ شتێکی نییە. یعنی بەڕاستی ئەو خەڵکەی کە لەسەر جادەیە تەنانەت دیناریان لەبەرچینێ، تەنانەت پارەیان لەبەرچینێ، تەنانەت ڕۆژانە کەسابەتێکیان بیکەن، یعنی خەڵکی هاتوتە سەر شەقام، یعنی دەزانێت بۆ هاتوتە سەر شەقام، کە زۆر جاران بەڕاستی جێ لە هەندێک سیاسی دەگری دەڵێ تەنانەت خۆپیشاندەران نازانن بۆ هاتنە سەر شەقام. خۆپیشاندەران زۆر چاک دەزانن بۆ هاتوونەتە سەر شەقام و ڕازیش نین بەو سیاسیە گەندەڵانەی کە عێراقیان بەو دەردەبرد جارێکی حکمی عێراق بکەنەوە.
بەڵێ بەڕێز ئەنوەر سەباح نێردراوی تایبەتی کەناڵی ئاسمانی پێیان زۆر سپاس کە لە شاری بەغداوە لەگەڵمان بووی.